دوو کچی بەهرەمەندن، ناتوانای بیستنیان هەیە و ناخاوتن. بەهرە و توانەکانیان لە ڕێگەی پەنجەکانی دەستیانەوە گوزارش لێ دەکەن. سۆما و سۆزان بۆ یەکەم جارە وەک دوو کچی نابیست لە سەراستی عێراق بڕۆنامەی دیبلۆم بەدەست دێنن. سۆما تەمەنی 30 ساڵە و دەرچووی بەشی ژمێریاری پەیمانگای تەکنیکی کوردستانە و سۆزانیش تەمەنی 26 ساڵە و دەرچووی بەشی ئایتی هەمان پەیمانگایە. ئەوان ئێستا چاوەڕوانی هەلی کار دەکەن. ئەمەوێت تەعین بمەوە و لە بەشی کۆمپیوتەر ئیش بکەم. ئەڵێ لەبەر ئەوەی کە وشەکان و بابەتی کۆمپیوتەری ئینگلیزیە زەحمەت بوو لەگەڵ هاوڕێکانمە یارمەتیان ئەیام ئەو شتێک کە نەمەزانی فێریان نەکردم یا پرسیارم ئەکردەوە لە مامۆستاکە دووبارە. حەزەکە لە شوێنێکدا بمەزرێت لەو بەشەی خۆی کە حەزی لێتی. زۆر قرس بوو بۆ من تەنیا خۆم کە نابیستێکم لە ناو خوێندکارە ئاسایەکانە چونکە نەهێ وەرگێڕم لەگەڵ بوو نە کەس بوو بتوانێت یارمەتێکی بە زمانی ئاماژەوەنەکانی پێ بڵێ. بۆ ڕێزگرتن لە بەهرەکانیان وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێم خەڵاتی ڕێزلێنانی پێبەخشین. نوێنەری وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتیش بەڵێن دەدات لە ماوەی ڕۆژانی داهاتوودا هەوڵ بدات لە چوارچێوەی بڕوانامەکانیاندا کاریان بۆ دەست بخات. سۆزان تەبان بەشی ئایتیە، سۆزان زۆر لە ئینگلیزیەکەیشا باشە و لە ئایتیشا باشە. تۆ لەسەر ئیشکردن لەسەر کۆمپیوتەر لە هەر شوێنەکەبی ئەوە پێویستە بەوازم بە قسەکردن نییە، لەبەرەوە ئەمە ئیشەکەی ئەتوانێت لە هەر شوێنەکە بکە ئیشی خۆی بکە. هەروەها سۆما ئیشی ژمێریاری زۆر سەرکەوتووە. لێرە بەڵێنە دەین بە ناوی کوێستانخانەوە کە لە هەردوو مەجالەکەم کەرتی تایبەت و کەرتی گشتی هەر لە سبەی نێوە کە داوام دەست پێکاتەوە ئێمە نووسراو بکەین بۆ ئەنجومەنی وەزیران و هەروەها لە بەڕێوەبەرایەتی کاری سلێمانیش بەشی بەکارخستن ئێمە لێ بەشێکمان هەیە خۆتانەزانن بۆ دۆزینەوەی هەلی کارە بۆ ئەوانەی کەوا دەرچووی ناوەندەکانی خوێندنن. سۆما و سۆزان وە خۆیان دەڵێن بە زەحمەت توانیوانە قۆناغەکانی خوێندن تەواو بکەن و ئاواتەخوازن ببنە هاندەرێکی گرنگ بۆ ئەو خاوەن پێداویستی تایبەتانەی لە ناوەندەکانی فێرکاری و پەیمانگەکاندا لە فێربوون بەردەوامن بۆ ئەوەی ئەوانیش بتوانن لە داهاتوودا بڕوانامەی زانکۆ یان پەیمانگا بەدەست بهێنن. ڕێبازی وە کورسات نیوز سلێمانی. ئەمان دوو قۆناغی گرنگتریان تێپەڕان هەم ئامادەی هەم پەیمانگاکانی تایبەت بە وەرگرتنی دیبلۆم.